لە شەشەم یاریمان لە خولی پلێکەکانی کوردستان ئەوڕۆ لە ناو یاریگای خۆمان بەرامبەر یانەی شۆڕی جەی کەرکووک الحەمدوللا ینی ئاستەکی باشن پێشکەش کردی ینی یاریەکە لە ڕتمەشی سەریع بوو لە هەردوو لا باش بوون ئەوانیش تا ڕادەک ینی هێرشیان مەترسیدار وەس ئەوە بوو زۆر چوینە سەر گۆڵی ئەوان نەمانتوانی گۆڵ بکەین لە تۆپەکی هەڵگەڕاوە ئەوان گۆڵی بەرامبەریان هیناوە ینی ئەگەر دیقەت بدەن هەموو گەمەکان ئەوە شێوازی گەمەکردنی مێ و لە ناکەو گۆڵن لێکری ئینشاڵڵا ینی لە یاریەکانی داهاتوو قەرەبووی ئەو شتانەکەینەوە ڕاستی تیپەکەمان لەوەی باشترێکە و ئەو خاڵانە ئێمە هیتمان لەوانەیە بەدیلی باشتر هەبی ئینشاڵڵا لە گەمەکانی داهاتوو بێگومان بە پلانی ڕاهێنەر ینی شێوازی یاریکردن بە دڵنیایی و گۆڕانکاری بەسەردادێ ئەوە شوە دەکاتەمە بچینە پلەکانی پێشەوەی ڕیزمەندی لەو یاری ئەگەر مۆفەق بین بە دڵنیاییەوە منافەسەی تیپەکانی پێشەوەمان دەکرد سەبارەت بە یاریەکە سوپاس بۆ خواتوانیمان لە ناو ینی ڕەواندز خاڵە بەدەست بێنین زۆر گرنگ بوو بۆ ئێمە ینی ڕەواندز بەڕاستی ئاسێکی باشیان هەبوو ناو ژوانانیش بێ قسوور بوون عیبی نەبوو یاریەکەش.